سڵاتان لەبێ خۆشەویستان، من شەهین سوارم پرۆگرامی SP ئەگریکەڵچەرتان پێشکەش دەکەم. SP ئەگریکەڵچەر پرۆگرامێکی نوێیە کە لە هەموو بوارێکی کشتتوکاڵی ئەکۆڵێتەوە و هەموو ئەو شوێن و جێگا کشتتوکاڵانە بەیەوە ئاشناکات کە لە بواری کشتتوکاڵی کار دەکەن و لە کوردستان ئابوونیان هەیە. لەگەڵمان بن. سێکتەری کشتتوکاڵ یەکێک لە گرنگترین سێکتەرەکانە لە تەواوی وڵاتە پێشکەوتوەکان بەردەوام بایەخی پێدرێت و بەشێکی کارایە لە دابینکردنی ئاسایشی خۆراک و دواتر سەرچاوەیەک بۆ داهات. کارانە وای کردووە کە لە ڕێگەی توێژینەوەکان ئاستی ئەو سێکتەرە بەردەوام لەبەرەو پێشچووندا بێت. هەمیشە گوێویستی ئەوە ئەبین کە کوردستان وڵاتێکی کشتتوکاڵیە و بەرهەمەکانی کشتتوکاڵ بەگشتی تا ناوەڕاستی هێشتاکانی سەدەی ڕابردووش ژێرخانی ئابووری کوردستان بووە و بەرهەمەکانی جگە لە دابینکردنی پێداویستەکانی ناوخۆ زۆر جاریش هەناردەی ناوچەکانی تری عێراق کراوە. بەڵام لە پاش ڕاپەڕینەوە و هەتا ئێستاش ئەم کەرتە گرنگەنەی توانی وەجارێکی تر لەسەر پێی خۆی بوەستێتەوە و ڕۆڵ و کاریگەری خۆی ببینێت لە گەشەپێدانی ئابووری داهاتی هەرێمی کوردستان. لەگەڵ ئەوەی ڕاستەوخۆ پاش ڕاپەڕین و دانانی گەماروی ئابووری لەسەر شارەکانی کوردستان لەلایەن ڕژێمی بەعسیە و کاتەی عێراق و پاشگەڕانەوەی گوندنشینەکان بۆ گوندەکانیان و ئاوەدانکردنەوەیان کشتتوکاڵکردن بەتایبەت چاندنی بەرهەمەکانی دانەوێڵە بەڕادەیەکی زۆر باش گەشەی کرد و زۆربەی زۆری زەویە کشتتوکاڵەکان کێڵدران و چاندران. بەڵام مەخابن پاش جێبەجێکردنی بڕیاری 986 نەتەوە یەکگرتوەکان کە ناسراوە بە نەوت بەرامبەر بە خۆراک بەرکەوتەیەکی کوشندە بەر ئەم کەرتەکەوت و بەم هۆیەوە هەندێک کۆکاری تر بەپی بارودۆخە کۆمەڵایەتی و سیاسی و ئابووریەکان لەو کاتەوە تا ئێستا نەیتوانی وەجارێکی تر گەشە بکاتەوە. لەگەڵەوەی لە کوردستان هەموو فاکتەرەکانی ژینگەیەکی کشتتوکاڵی بوونی هەیە، وەکو خاکی بەپیت و سەرچاوی ئاو و باران و ئاو هەوای گونجاو و هێزی کاری شارەزا. لەگەڵ هەموو ئەمانەشدا لەم دواییانەدا کشتتوکاڵ گرنگێکی بەرچاوی پێدراوە. چەندین جوتیاری باش دروست بوون کە دڵسۆزانە لە بواری کشتتوکاڵ کار دەکەن. هەروەها چەندین پرۆژەی سەوزایی و گوڵی جوانی کراوەتەوە کە ئاسوودێکی ئابووری گرنگی هەیە بۆ هەرێم و چەندین هەلیکاری بۆ گەنجان و شارەزایانی بواری کشتتوکاڵ بەگشتی ڕەخساندووە. هەروەها پرۆژەی بەخێوکردنی پەلەوەر و ئاژەڵ بۆ بەرهەمەکانی هێلکە و شیر و بەرهەمەکانی شیر تاکتاکە دەبینرێت و بۆتە پرۆژێکی کشتتوکاڵی لە هەرێمی کوردستان. وەک لە پێشدا ئاماژەی پێکرا بەهۆی گرنگیەوە ئەو کەرتە لە وڵاتە پێشکەوتەکان بایەخی تەواوی پێدەدرێت. بۆیە دەبێت لە هەرێمی خۆشمان بە هەمان شێوە بایەخی پێ بدرێت تا بەهۆیەوە گوزەرانی هاوڵاتیان و ئاستی وڵات بەرەو پێشەوە بچێت. کەرتی کشتتوکاڵ نەکەر سەرچاوی دابینکردنی ئاسایشی خۆراکە، بەڵکو کارایەکی یاریدەدەرە لە باشکردن و بەرەو پێشبردنی کەرتەکانی تر وەک گەشتیاری و پیشەزازی و تەنانەت پەروەردە و تەندروستیش لە ڕێگەی داهات و دروستکردنی ژینگەیەکی پاک و تەندروست بۆ ژیان. هەروەها کاریگەری زۆری دەبێت لە کەمکردنەوەی ڕێژەی بێکاری و ئەبێتە ناوەندێک تا زۆرترین تاک کاتە خاوەن پیشە. لەلایەکی تر کەشوهەوا و خاکی کوردستان و ئەزمموی چەندین ساڵی جوتیارانی کورد تەنها ڕێخستن و ڕێنمایەکی کەمی دەوێت تا بەهۆی کشتتوکاڵکردنەوە بگەینە و ئامانجەی کە وەکو هەر میلەتێکی تر بۆ خۆشگوزەرانی دەماندەوێت. هەروەها بوونی سەرچاوێکی باشی داهات و پیشە هۆکارە لە کەمکردنەوە و نەهێشتنی چەندین کێشە و گرفتی کۆمەڵایەتی. بەڵە خۆشەویستان، بۆ یەکەم ئەڵقەی پرۆگرامەکەمان پێمان باش بوو لایەنێکی گرنگ بێەوە ئاشنا بکەین کە لێستای زۆر شوێنکاری تیاکەن بۆ تێجێگەی گرنگی زۆرێک لە هاوڵاتیان. ئەویش مەشتەلگا و نەمامگەکانە. بوومە بەستێژ سەردانی مەشتەلگادنیامان کردو لە شاری سلێمانی کە باز لە چۆنێتی تاچکردنی ڕۆگەکانیان، دیزاینی باخ و هەموو کارانی تر کە بەگشتی لێرە دەکرێت دەکەین بۆ وەرگرتنی زانیاری لەگەڵ بەڕێژاڵەخان قساکەین کە بەڕێزیان ئەندازیارن و لێرە بەڕێوەبەری بەشی ئینتاجن. ژاڵەخانم کاتت باش؟ زۆر سپاس، خۆشحاڵم بە هاتنتان. زۆر سپاس. ژاڵەخانەمەیە پێش هەموو شتێ پێم بڵێ گرنگی دامەزراندنی ئەم جۆرە مەشتەلانە چییە؟ هەم لە بواری ئابووری، هەم بۆ هەڕەخسانی هەریکار، هەم بۆ سەوزایی بە کوردستان. سەرەتا بۆ ئەوەی مەشتەلگەرنیە کە دامەزراوە تاریخەکەی لە 2014 دامەزراوە هەتا ئێستا، یعنی کارێکی زۆر باشە، زۆر هەموو ساڵێک بەرەو پێشچوونێکی باشی هەیە. یەک بۆ سەوزکردنی شارەکەیە، دوو بۆ ئەوەی یعنی ڕێگە بە چەندین خریجی ئەندازیاری کشتتوکاڵمان هەیە کە هەتا ئێستا لە ماڵەوە هیچ کارێکیان دەست ناکەوێت. ئەوەش بوارێکی ترە بۆ یعنی مەبەستێکی ترە بۆ مەشتەلەکە کە مەشتەلەکان کە دامەزرێن مەبەستێکە بۆ ئەوە. تا چەند هاوڵاتیان پێشوازیان لەمە کرد و گرنگیان بە سەوزایی و ئەو بابەتانەدا ساڵ بە ساڵ خۆی باشتر یعنی زیاتر گرنگی پێ ئەدرێ. ئەتوان بڵم لە 2007 هەتاکو 2019 باشترین کاردانەوەی هەبووە کە
زۆربەی زۆری هاوڵاتیان ڕوومان تێکن چ لە ڕووی ڕۆکی ناوە بێ چ لە ڕووی دیزایانی باخەکانیانەوە بێ یعنی ئەتوان بڵێم باشترین هین بووە دەرەنجامی بیرۆکەی دامەزراندنی ئەم مەشتە لە چیەوە هات بیرۆکەکەەوە بوو هەر وەک وتمانیانی وەکو پرۆژەیەک بۆ هەلی کار بۆ سەوزکردن و بۆ گەشەپێدانی کەرتی کوشت و کاڵی هاوردەکردنی چەند نەمامێک لە دەرەوەی وڵات و بۆی خۆمان زیاتر ئینتاجی بکەینەوەنە لە سەرەتای دامەزراندنیەوە هەتا ئێستا پێشوازی خەڵک چۆن نەبین هیچ گۆڕانکاریکی کردو لە سەرەتاوە هەتا ئێستا ئەتوان بڵم هەر لە سەرەتاوە باشی ڕۆشتو هەتا ئێستا بەس ئەوەی کە جێگەی باسکردنە دروستکردنی باخە کە بە تقریبی لە ساڵەکانی ئاخیرە زۆر پێشکەوتووە لە چاو ساڵەکانی بداتە ئێستا زیاتر خەڵک احتیمام ئایا بە دروستکردنی باخ لە چەند بەشێکە بێت لە چەند ڕوویەکەوە بێت هەروەها ئێستا گرنگیان بە دیزاینکردنیان بە باشترین کوالیتی چ جۆرە ڕۆکێک زیاتر لێرە بەرهەمێنن ڕۆکی دەرەوە ڕۆکی بەرسێ ئێستا حالیان هەر ڕۆکی دەرەوە بەکارهێنین بەرهەم ئەهێنین زیاتر چونکە خواستەکە لەسەر ڕۆکی دەرەوەیە هەم بۆ پرۆژەکانمان زیاتر بەکارهێنین هەم بۆ خەڵکیش جگە لە ئینتاجکردنی ڕوەک لێرە چ کارێکی تر زیاتر حاليا ئینتاجمان هەیە لە دەرەوەی وڵات کە خاص بۆ سلێمانی و عێراق کراوە ئینتاجی چیمەنەکەمانە تۆی چیمەن بەرهەم ئەهێنین و لێرە ئەفرۆشرێتەوانێ تقریبا نتوان بڵم نەجاحەتێکی زۆر باش ینی خۆتان ئینتاجەکەین بۆ ئەوەی ئیتر کێشەی گەرما و وشک بوون و ئەو شتانەمان نەبێ ئێوە گرنگیتان بەوەیەوە کە کەسانی ئەکادیمی لێرە کار بکەن زیاتر لەو کەسانی کە ئێشتا ئەکادیمیان نەخوێندووە شارەزاییەکان هەیە لەو بوارەیە ئەتوان بڵم لە هەردوو بوارەکە لە هەردوو بەشەکەیە کەسی وەمان هەیە ئەو کارانی لێرە ئەکرێت لە ئاستی جیهانیشە هەمان کارە یاخود جیاوازیە کەم و کوڕێک ئەتوان بڵم هێشتا کەم و کوڕی یعنی وا بەرچاو نەبینراوە کە بڵم کەم و کوڕی ئەتوان بڵێم یعنی گەشتوینەتە ئاستێک بتوانین وەکو ئەو وڵاتانی خاستن کە ئێمە شتی لێوە هەنی ئیتالیا هۆڵندە تورکیایە ئەتوانین بڵێن یانی گەشتوینەتە بەڕادەیەکی بەرچاو گەشتوینەتە ڕێژەیە کە بتوانین یعنی بڵێن لەگەڵ ئەوانەی لێرە خوازە سەر چ ڕۆکێک زۆرە ڕۆکی بەرسێبەر یاخود ڕۆکی دەرەوە دیزاینکردنی باخ کامیان خواستی زۆر ئێستا ئەتوان بڵێم دیزاینکردنی باخ خەڵک زۆر احتیمامی پێ و هەروەها دیزاینکردنی ناو ماڵ بە ئینجانە چونکە ئێمە خۆمان هەر بەشێکمان هەیە بۆ ئینجانە ئەیهێنین لە وڵاتی هۆڵندا و ئیتالیا و تورکیاوە یعنی ئێستا خەڵک زۆر گرنگی بەوەش ئەیە کە ئێمە هەر بەشێکمان هەیە بۆ دیزاین ئەتوانن یعنی لە ڕێگەی ئێمە و دیزایانی ماڵەکانیشان بۆ ناوەوە وەک چۆن ئێمە دیزایانی باخەکەین بە 2D و 3D بەکارێنین حالیان ینی بە خەریتە ئێمە ئیشەکانەکەین بە پرۆگرام ئەوەش ئەتوانین ینی ئێستا لەو پێشکەوتنیان کە خەڵک هەوڵی بۆ ئەیات زیاتر ینی تێکەڵی ئەو بەرنامانە بووین زۆر باشە لە کوردستان مەشتەلی گەورەمان هەیە هاوشێوەی ئێرە و مشتەلی بچووکیشمان هەیە جیاوازی چێ لە بەرهەمێنانی ڕۆکەکان لە ڕووی کوالێتی لە ڕووی گەشەی ڕۆکەکان جیاوازی چێ لە نێوانیانە جیاوازی وێ ستافەکە بێت ئەو شوێنی کە ئینتاجەکەی لێ ئەەکەی خۆتەزانی ئەگەر ئینتاج بکەی مجموعەیەک مەرجی خۆی هەیە نەک تۆ بچی ئینتاج بکەی لە شوێنێکا و بڵێ ئەو ئینتاجم کردووە لە ڕووی ئاو هەواوە لە ڕووی بیتەکانەوە خاستن ئێمە ئینتاجەکەین لە بیتە لە مانگی نەوانە دەستەکەین بە ئینتاجکردن هەتاکو مانگی دوو لە مانگی دووە ئیتر ئامادەی ئەکەین ئەهێنینە دەرەوانێ مەسەلەن زۆر شوێن هەیە زۆر مەشتل هەیە لە کیسەیە ئینتاجەکە بەس ئێمە ڕاستەخۆک و وڵاتەکانی تر لە ئینجانەیە پێش ئەوەی لە کاتی ڕەکردنە سیستمێکی خۆمان هەیە بەکاری ئەهێنین سیستمێکە کیفێکە ئەیهێنین لەوەیە ئینتاجەکەن ئاسانترە بۆ ئێمە یەکسەر دوای ئەوە کەڕگەکەی کرد ئەخێنێنەوە ئینجانەیەکەوانە زۆر باشە ئامۆژگاری چێوەکو ئەندازیارێکی کشت و کاڵی ئەو کەسانە کابانەکانی ماڵ هەموو تاکێک کە لە باتی دیزاین بە شتێکی تر بکەن دیزاین بە گوڵی سروشتی بکەن بە دیزاین باخ بکەن هەر دیزاین ناوماڵەکانیشان لە بارتی بە ئەکسسوارات بیکەن بە ئینجانێکی هاوشێوەی ئەوانەیە خۆت گوڵێکی سروشتی بیکەن زۆر ئەگەر بینە سەر ناحەی ئیسیفادەکە زۆر ئیسیفادە هەیە چونکە زۆر گوڵ هەیە بە ڕێژەی زۆری گوڵەکان بۆ پاکردنەوەی هەوا و ئۆکسسیجین و ئەو شتانە باشترە هەروەها لە ڕێگەی ئەگەر بینە سەر دیانەت بەعزە گوڵێک هەیە پیرۆسترە ئەتوانین لە ماڵە بەکاری بێن ئیتر هەر گوڵە و زۆر گوڵ هەیە بۆ مەبەستێک بەکارهێنرێ بۆ دەرەوە بۆ ناوە هەرنێ گوڵمان هەیە لە ناوانێ نایڵێ مێش و لەوشت لە ناو ماڵە زیاب بکات
يعني من ئامۆژگاری ئەوانە کەم زیاتر احتیمام بن بۆ شتانە کە ئیسیفادەی هەیە لە ماڵەکە. بەتاکید دەست خۆشحاڵەکان خۆشەویستان لەگەڵ ژاڵەکانەچین بەشەکانی مەشتەلەکە گەڕێن و بە ئێوە ئیبشانین. ئازیزانم ئێستا ژەگە ژاڵەخانە چینەیەکێک لەناو بیتەکان بۆی پێمان بڵێ ئەوڕۆکانی کە لەوێ ئینتاجێکن چییە و زانیاریمان باتێ لەسەری. ئەمە بەشی ئینتاجەکەمانە، ئەمە بیتەکانمانە کە پانکەکانی تایە سیستمی ساردکەرەوەی تایە لە هاوینە بۆی پێویستمان ئەبێ لە هاوینە بۆ سیستمی ساردکەرەوە چونکە خۆ دەزانین بیتەکان زۆر گەرمە بێ ئەگەر وانە بێت. لە زستانیشا لەم بیتانە ئێمە ئینتاجەکەین. ئەمە بیتەکانمانە ئینتاجتی ئەکەین گوڵی دەرەوە بۆ ئەوی زوو ڕێک بکات و گوڵەکانمان بەرینە دەرەوانە. شوێنی تایبەتی خۆی هەیە، شوێنێکمان هەیە بۆ ئینتاجکردنە وەکو پێم وتی مجموعەیە کیفمان هەیە بەکاری ئەهێنین لە تورکیاوە ئەهێنین کیفەکان ئینتاجەکەین بە زووترین کات ڕێگەکان. لە مانگی نوێ دەستەکەین بەم پرۆژەیە لە مانگی دووشە ئەیانێنێ دەرەوانێ وەکو پێشتر بینیتان لە دەرەوانێ دەیئێنێ. چواروەرزە ئێمە ئینتاجی خۆمانەکەن ئەگەر دیقەت هەیە بێ ئێستا ئەمانەمان ئامادە کردووە بۆ ئینتاجی بەهارە و هاوینە. فترەیەکی تر هاوینە دەست پێکەین و لە مانگی نۆشە ئینتاجێکی تر دەست پێ ئەکەینەوانە. مەشغوڵەکانمانە کە لە زستانە ئینتاجمان کردو مانگی دوو هێناومانەتە دەرەوانە، ئەمە ئینتاجەکە لە ژوور و ئینتاجمان کردو مانگی دوی هێنینە دەرەوانە تر ئامادەیەکەین بۆ فرۆشتن و بۆ پرۆژەکانمان کە ئێستا حالێن مجموعەیە پرۆژەمان لە هەیە. قەیوانە بەرزایەکانی سلێمانیە، چوارچرایە، پارکەکەی چوارچرایە کە خۆمان وەکو جێبەجێکردن و سەرپەرشتیکردنی دیزاینەکانی بۆ ئەەکەین و ئەندازیارەکانتان دیزاینی بەخ ئەندازیارمان هەیە بەس بۆ دیزاین بۆ مەسەلەن بە ئۆتۆکاد ئیشەکەین بە سریدی ئەوانە ئیشەکەین. ئەمە ئەندازیارێکمان هەیە لە دەرەوە ئیشمان بۆکات جێبەجێکردنی سەوزایەکانمان. زیاترم گوڵانە چ جۆرێکن ئەم گوڵەمان هەیە ڕۆزماریە، ڕۆزماری دوو نوعمان هەیە، خوشۆکمان هەیە و ڕۆزماری ئەتیادیمان هەیە. سانتۆلینمان هەیە گوڵێکی هۆڵندی کە ئینتاجمان کردووە لەگەڵ لە خۆمان ئینتاجمان کردووە بە قەڵم کردومانە نەجاحەتی هێنەوە. ئەتر ئەوەش مجموعەیە گوڵی ترە کە ئەم ساڵ زۆر زیاترمان ئینتاج کردووە. گوڵە باخە ئینتاجمان کردووە، چاوە پشیلە و ئەو شتانەیە کە کردومانە. مزرەمەنیەکانمان هەیە کە لە وڵاتی ئیتاڵیاوە ئەیهێنین ساڵانە ئەشی گرێبەرێکی چاکیش ئەگرێت. ئەمەش داری میوەکانمانە کە چەنەها جۆرێک میوەمان هەیە هێناومانە تێرە و نەجاحەتی شێناوە هەمووی بووە. هەنجیرە، سێوە، قۆخە، گوێزە، زیاتر باخەکان کێن کە خۆمان مەسەلەن دیزاین شتەکانی بۆ ئەکەن یا باخە گەورەکان ئەوان ئەیکڕن مشتری ژێت مشتری یعنی تایبەتی خۆی هەیەکە بۆ شتکڕینەکانمان. کاکە سڵاوت لێبێ خەریکی چی تۆ لێرە؟ خەریکی ئەو ئینجانانەی ڕێکەکەینوانێ و بژاروشت پاکەین و ئیشی تۆ لێرە ئەوەیە مرتاحی لەگەڵ ئیشەکەتە؟ جیاوازی چێوە لەوەی کە لە تۆ لێرە ئیش بکەی لە ناو سەوزایی و ڕۆک و خەریکی ڕۆک بی وەک لەوەی کە کارێکی تر بکەین. ئیشی ڕۆک خۆشترە وەکو دووبارە بوون ژیان لە لای من ئەیبینم چونکە ڕانە ڕۆگەکان لە بیدایەتەوە بە بچووکی و بە شتێکی بڵین سادەوە دووردەوە دەگەشاگا لەگەڵ یابی هەموو ڕۆژێ خزمەتیکەیت هەتا خزمەتیکەیت جوانترە بێت جوانی زیاترەیەت ئیشەکە خۆش گەورا بێت و متعیکی لێ بەڵێ ینی تۆ سپادێکی لێگە یان سێبەرێکی یان جوانێکی زیاتر ئەیات ینی کە بیدایەت بچووکە شتێکی بڵین سادێ بەسکە گەورا بێ شتێکی زۆر جوانترە بێت و سڵاو لە تۆش
تا چەند گرنگیتان ناوە بە سەوزایی زۆر گرنگی بە سەوزی وڵا من لێرە دانیشتم لە دەری وڵات ئیتر باوکم لە باخەیە و لە وڵاتی نیوزیلند دانیشتم شاری ئۆکڵاند ئیتر زۆر حەزمان لە سەوزی شتە و باوکم نانی لە پشتی ماڵمان بیبەر و تەماتۆ و کەور و پیازوانی هەمووی هینداناوە جیاوازی چێ بینی لە سەوزایی ئەوێ لە جەسەر جادەکان لە ماڵەکانە تا چەند گرنگی ئەوێ زیاترە وەک لێرەیان لێرە گرنگی زیاترە وەک وڵا خۆ گرنگەکەیشی لێرە شەر باش گرنگی پێدەن بەس لەوێ ناو لە مارکێتە و وەکو ئێرە نییە سەر جادە تقریبان دووکەڵ و پیسایی و ڕۆشتانە بڕا بەسەر بەس هەر چەند پاکش دیارە و جوانێشەوە ئیتر بەسەر شۆردن و پاکردنەوە بەس لەوێ شەر ئەوێ بەس وانە بەس ناو مارکێت شتە وڵا گرنگی زۆرە بە سەوزایی تا بتوانم اینجانە باخ کامیاتان وڵا هەردووکیم هەیە تا چەند گرنگی بەوە ئەی لە باتی ئەوەی بە تحفاتێکی ناو ماڵی تر ماڵەکەت بڕازێنیتەوە بە ئینجانە و بە ڕۆکی سروشتی ماڵەکەت بڕازێنیتەوە زۆر گرنگە زۆر بۆ مێشک بۆ خۆت بۆ دەرونی خۆت زۆر جوانیشە و هەم تەرتیبێکشی جوانیشە بۆ شوێنە تحفیا دەشکێ ئەڕوات کۆنە بێ بەس ئەو هیچ وەک خۆی ئەمێنێتەوە هەموو کات ینی کاتی گەڵاکەشی ئەوەرێ ئەو خۆشە سەوزە بێ هەر خۆشە بەڵام ئەرکەکەش قیچێکا پێوەی مەشغوڵە بی چەند بتوانی بەرهەمەکەی بینی بە هەر سەوزایەکەی بەرهەمەکەی گوڵەکەی بۆ نیشی نەبێ من گوڵ ئەو گەڵانش بۆ نیشی نەبێ هەر ئەی ڕوێنم بە چەند بتوانی تا چەند گوڵەکانە ناسی جۆری گوڵەکان گوڵی ژوورۆ بێ گوڵی دەرەوە کەمێک یان ناسم کەمێک ناوەتە ناسی بەڵێ مەتاتە ناسی ئەزانی چۆن بەخێوی بەڵێ لەکوێدات ناوەتەوە گەر هەت وەڵا لە ژوورەوە کەمێک ڕووناکی هەبێ لە مەدخەل میوان لە ماڵەوە هیچ سەوزاییتان هەیە لە ژوورۆ بێ یاخود لە دەرەوە بەڵێ باخچەمان هەیە لە بەردەرگا و ئینجازش لە ژوورەوە ئینجانەکان یاخود لە دەرەوە لە ژوورەوە یعنی گوڵی ژوورۆتان هەیە بەرسێبەر زۆرێکتان هەیە وڵی ناوەکانم لە خەیاڵ نییە بەس چەندانێکمان هەیە لە ژوورەوە و لە بەردەرگا شەمانە چەند گرنگیتان بەوەیەوە لەباتی بە تحفاتێکی ناوماڵ ماڵەکەتان برازێنەوە بە ئینجانە و بە گوڵ بە سروشتی ناوماڵەکەتان برازێنەوە وڵی بەپی توانە هەڵمانیاوە چونکە ئەو جوانتریشە ینی سوودیشی هەیە وەک لەوەی گوڵێکی دەستکرد بێت بەڵام ترەوە کەوتۆتەوە سەر کەسەکان زۆر کەس حەزی لەوە نییە زۆر کەس حەزی لێتی تا چەند گرنگیتان ناوە بە سەوزایی زۆر لە دەرەوەیان لە ناوە وڵا ناو حەوشە و دەرەوە باخی تایبەتیمان هەیە لە دەرەوە چیتان هەیە لە باخەکەتانە هەموو شتێکی تایە گوڵی تایە هەم گوڵی جوانی هەم بەڵێ ئەی لە ژوورەوە هیچ ئینجانە و گوڵی بەرسێبەرتەیە بەڵێ زۆرمان هەیە چیت هەیە دیاری کراونی هەموو ئەنواعی تایە مەتاتت هەیە مەتات نە خانمگیان تا چەند گرنگی بەوەی لەباتی کەیتە بازار کەلوپەلێکی ناوماڵ کڕی لەباتیەوە گوڵە یاخود ئینجانەیە کڕی بە پێی پێویستی بەکارهێنەی کڕی هیچ گرنگیتان ناوە بە سەوزاییەوە بەڵێ ئەرێ وەڵا دائیمە حەزم لە سەوزاییە و لە گوڵ و گوڵزارە و گوڵ شتێکی جوانە بۆ ماڵ بۆ هەموو شتێک باخت هەیە یاخود ئینجانە و شتت هەیە ئینجانە و شتمەیە چەند جۆر گوڵە هەیە وەڵا یعنی زۆر گوڵم هەیە لە بەلەکۆن بەروانە بەڵێ بەرسێبەر و ئەمانە هەموویم هەیە ناوی گوڵەکان هیچ نازانی بەخوا ئەوانەی کە لە دەرەوە ساردۆنیایی بەلەکۆنشت و ساردۆنیا و ئیتر گوڵە مێخەک و ئەمانە زۆر گوڵم هەیەەوە خۆت خزمەتی گوڵەکانەکەی ئەرێ وەڵا ئێستا لەوێنین کچەکەم خزمەتیانەکە جەنابەت من لە هۆڵنداژی وەڵندا هینە شاری گوڵە شاری جوانیە لە گوڵە ئەرێ وەڵا ڕازاوەیە بە گوڵ جیاوازی چێبینی لە کوردستان لە ڕووی سەوزایی و شۆستەکان و ماڵەکان و وەڵڵاهی سەوزایی و هەتا بڵێ سەوزایی جوانە بۆ وڵات و بۆ ژینگە و بۆ جوانی و بەڵام بەداخەوە زۆر هینی گرنگی نان بە جادەکان و شەقامەکان و هەز ناکەی کە تاکەکانیش خۆیان لێرە گرنگی نان بۆ نمونە خۆ ئەگەر لە ماڵەوە ئەگەر لە ماڵ ئینجانەکە دائیمە تۆ خۆ خزمەتی ئینجانەکە مەکە بزانە ئینجانەکە چی لێ طبعاً وڵاتی عینەن شتە ژینگەش عینەن شتە پارکەکانە بێ ئینسان دائیمە خۆی ئەو کەسەی کە دائەنیشێ خۆشیەکەی لێ بێ ئاگاداری بێ پاکیش بێ پاک و تەمیز بێت ماڵەوە هیچ سەوزایی تێ گرنگیت پێیاوە بەڵێ چی تێ باخت هەیە یاخود ئینجانە باخمان هەیە لە بەردەرگا گوڵی مەتاتیشم هەیە ئیتر گوڵی مەتات خۆت بەخێوێکی بەڵێ ئەرە وەڵا گوڵی فرمێسکیشم هەیە
چۆن بەخێوێکی گوڵی مەتات لەکوێ دادناوە؟ والله لە ژوورۆ دامناوە کێ پێویستی لە ژوورۆ داینێ؟ والله هەر خۆم هەستەکەم کە گەشاکە لە ژوورۆ ئەگەر ڕووناکی ئەگەر پەردەکەش بڵێن بخۆم لە دەوام بم پەردەکە لانەیەم بۆی فەرششتەکە نەسویتێ بە هەتاو هینەکەم گوڵەپەکەی بۆ هەڵەکەم. تا چەند حەزت کردووە زانیاری لە ئەو مەشتەلانە وەرگری کە گوڵان ئەفرۆشیان کەسێکی ئەکادیمین بۆ ئەوی بزانی کە گوڵە چۆن بەخێوەکرێ؟ زۆر حەز دەکەم. لە تۆڕە کۆمەڵایەتەکان تا چەند بە دوای گەڕایی کە بزانی ئەو جۆرە گوڵە چۆن بەخێوەکرێ یان بۆ گوڵێکی تر؟ والله لە مەشتەلەکان زیاتر لە مەشتەلەکان پرسیارەکەم بزانم کام باشە و کام دەرمانە باشە پێی گەشە ئاکا و ماڵەکەت تحفیاتی زۆرە یاخود ئینجانە و گوڵی سروشتی زۆرە؟ حفیاتی هەر نییە بەس ئینجانە و گوڵ سەر قادرمەی هەورەبانەکەم هەمووی تاسەرەوە گوڵە. هیچ گرنگیتانیاوە بە سەوزایی لە دەرەوە بیاخۆ لەناوە؟ بەڵێ. چی تەیە؟ وڵای تر باخ و گوڵ و ڕێحانە و گوڵە باخ و ئەی ڕۆکی بەرسێبەر هیچت هەیە؟ بەڵێ مەتات. مەتاتە هەیە ئەزانی بەخێویکەی مەتات؟ بەڵێ. چۆن بەخێوەکرێ؟ وڵای تر هەموو ساڵێ پەینەکەی گۆڕم و لەکوێ دادناوە لە بەردەم پەنجەرە یاخۆ لە دەرە؟ مەدخەل. لە مەدخەل. هیچ ڕووناکی لێی ئەیات؟ بەڵێ هەتاو لێ. تا چەند گرنگی بەوەیەوە لە باتی کەلوپەلی ناو ماڵە و پارەی ئەوێ بۆ کەلوپەلی ناوما سەرفەکەی بۆ ڕۆکێکی سەرفکەی هەم سوودی ئەبێ هەم جوانی بە ماڵەکەت. زۆر وەڵا حەزم لەیەتی لە گوڵ زۆر. ماڵەکەت تحفیات زیاتر لێ داناوە یاخود گوڵی سروشتی حەزەکەی بە کامیان دیزاینیکەی؟ گوڵ زۆرتر وەکو لە تحفیات حەزم لە تحفیات و شت نییە جار. هێرش بەشێکی ترمانە بۆ عەرزی نەمامەکان بەکارەهێنین کاتێک کە نەمامەکانیت لێرەیە دەیئەنێن بە مەبەستی فڕۆشتنیان. خۆتانی ئینتاجتان کردو هەمویان؟ نە زۆربەی لە تورکیا و هۆڵندا و ئیتالیاوێن ئەمە نەمامی ناوماڵن. ئەمە سنسەڤێرایە گوڵێکە لە هۆڵنداوە هێناومانە ئەمەش ڕەنگەکانێتی ئەمەش نەوعەتەکەیەتی ئەمەشە. ئەم ڕەنگانە لە چەند ساڵێکی ترە بەتەمای خۆمان ئەم ڕەنگانی بکەین و هاوردەی دەرەوە بکەین بە وڵاتی تورکیا. ئێستا ئەوە لە پرۆژەمان هەیە. ئەوەش جۆرێکە لە کاکتوسەکان جیمینۆی پێ ئەوترێ شتێکی جوانە لە وڵاتی هۆڵنداوایی هێنین بۆ فرۆشتن تەڵەبێکی زۆری لەسرە دڕکێشی پێ. ئەمە فیتۆنیایە گوڵێکی هۆڵندی جوانە ئەهێنین زیاتر ئێمە بۆ دیزاین بەکارهێنین دیزاینی ئینجانە و ڕازاندنەوەی ناوماڵ چونکە ئەتوانین تێکەڵکەین لەگەڵ چەند جۆرە گوڵێک گەورە بێ شتێکی جوانی خوشۆکە. ڕۆمێلای ئەمەش گوڵێکی جوانی هۆڵندیە هێناومانە گوڵەکەی تقریبان بۆ 6 مانگەمێنێتەوە. ئەوەش هەممان شێوە. لێرە بەشی فرۆشتنەوەنیە؟ بەڵێ لێرەوە نەمامەکانمان زیاتر وەکو عەرزێک بۆ دیزاین و شت عەرزی ئەەکەین بۆ فرۆشتن بەس نەمامی ناوە ئەمە جۆری ئینجانەکانمانە زۆربەی ئینجانەکانمان مارکەی کاپی هۆڵندیە و تورکی ڤازۆی تایە. ئینجانەکانتان هیچی ئێرەنی هیچی ئێرەنیە هەمووی هاوری دەرەوە کوالیتیە. مەجموعە ئینجانەی ترمان هەیە سەدەفە ئیشی دەستە هۆڵندیە ئەوانش کە خواستێکی زۆری لەسەر ئێستا لە ناو ماڵەکانە ئەم نەوعیانەوەی ئیشی دەستە لە هۆڵنداوە هێناومانە. ئەوەش چیمەنەکەیە کە باسم کرد کە خۆمان ئینتاجمان کردووە لە هۆڵنداوە. ئەو چیمەنە هەر بۆ کوردستانتان ئینتاج کردویان؟ بۆ حالێن بۆ کوردستانمان ئینتاج کردووە. بەرگەی کەم ئاوی و پلەی گەرمی بەرز خۆت زای ئێمە گەرمیەکەمان بەرزە شتێکی زۆر باشە. بە ناوی گاردنیاوەیە گراسیدی ناوە چیمەنەکە 4 وەرزەیە یعنی هەر 4 وەرزەکە سەوزە. زۆر باشە. ئەمە لە چ وەرزێکە ئەچێنرێ؟ حتەن لە مانگی 9 بۆ 10 ئەتوانی بیڕوێنین لە دوای ئەوە شەوانە لە 15 سێوە ئەتوانی بیڕوێنی هەتاکو کۆتایی مانگی 5 بۆ شتێکی باش بۆ دەرچێت لە ماوەی 7 ڕۆژیشا دەرئەچێت. لە ماوەی 7 ڕۆژە نەتیجەکەی سەوز دەبێت. بەڵێ شتێکی زۆر باشە. ئێمانە چی؟
مەش گوڵەکانمانن ئەمە ئەنسرۆمە گوڵێکی زۆر جوانە بە جوانی گەڵاکەی ناسراوە کە گەڵایەکی سووری هەیە بۆ ناو ماڵ ئەبێت ئەمە گەڵاکێتی وەکو شێوەی گوڵخۆی دەرەخات بۆ ناو ماڵ ئەبێت پێویستی بە شوێنێکی ساردە ئاوکەشی عادەتەن هەموو گوڵ کە زۆر کێشەمان بۆ دروست دەبێت ئێستا گوڵی ناوماڵە کە خەڵک ئەیبا نازانێت چۆن ئاوی عادەتەن گوڵی ناوماڵ ئەبێ هەفتەی جارێک یا دوو جار ئاو بدرێت گوڵی گۆشتن بە تایبەتی ئاوی بەڵێ ئاوی کەمەوێست ئەمە چی ئەمە گوڵی ئەمەش زامبیایە گوڵێکە خاص بۆ بەرسێبەر بەکارەهێنرێت کە تەحملێکی زۆر زۆر باشی هەیە بۆ ناو ماڵ کە شوێنێک کە ڕووناکیشی ئەمە بەهراو بە پۆل بچێن دەیان نا بەجیاجەیە بەزەمە پێ دیزاینی ئینجانەکە گۆڕاوە ڕاستە چیترتان هەیە لێرە ئەگەر ببینن ئەوانە چێ شاڵەکە ئەوەش سەمادە بەکارەهێنرێت بۆ بەقەوەتی گوڵەکانمان سەمادی هۆڵندیە ئەمە بۆ جۆرێک بەکارەهێنرێ کە گوڵەکانمان گوڵار بێت ئەنجا ئەتوانی بەکاری بهێنی ئەمەش عادەتەن بۆ گوڵی ناو دەرەوە ئەبێت کە سەوز بێ بەس بەتەنێن سەوز بێ سپرایەکمان هەیە ئەم سپرای بەکارەهێنرێ بۆ گوڵەکان بۆ ئەوەی هەمیشە تازە دەرکەوێت بە بریقێکی جوانی ئاەتی و دووریشی ئەکا لە مێش و شتەوانە ئەوش پتمۆسە جۆرێکی هۆڵندیە بۆ بەقەوەتی گوڵەکان بەکارێنین 12 ڤیتامینی تیانە لەگەڵ گڵەکەیە تێکەڵەکرێ بۆ ناو دەرەوش بەکارەهێنرێ ئەمە ئینجانەکانمانە سیستمێکی تازەیە کە ئێمە هەمانە لە عێراقا سیستمی هایدرۆپۆنیکی پێوترێ هایدرۆپۆتی پێ ئەوترێ کە خوو پێویست ناکە هەموو دقەیەک بتوانانی ئاوی بێ سیستمێکی تایە پێتەڵێ کە ئەمە لەوانێ مانگی جارێک ئاوی بێ پێتەڵێ کە پێویستی بە ئاوە یا پێویستی بە ئەو نیە ئازیزانم بەرگەی تری بەرنامەکەمان کە هەر جارەی لە یەکێک لە نەمامگەکانە بین باسی ڕۆکێکتان بۆ ئەکەین بۆ ئەم جارە ڕۆکی مەتاتمان بۆ هەڵبژاردون کە ئەم ڕۆکەیە ئەم ڕۆکە ناوی زانستی فیکس ئیلیستیکایە نزیکەی 2000 جۆری هەیە لە هەموو جیهانە ئەمە یەکێکە لە جۆرەکانی لە کوردستان ئەم ڕۆکە ڕۆکێکی بەرسێبەرە واتە نابێت لە دەرەوە لە بەردەم هەتاوە دابنرێ و هەتاوی ڕاستە و خۆلی بات ئەبێ لە ژوورەوە بێت یاخود لە دەرەوە لە بەرسێبەرا بێت هەروەها بە نسبەت زیادکردنەکەیەوە ئەم ڕۆکە بەم قەدەی زیە ئەکات هەروەها بەم لوتکەی گەشەی ڕۆکەکە زیە ئەکات هەروەها بەڕێگەی پاڵخستنی هەواییش کە ئەوە ئەندازیارەکانێکن و بەنسبەتەوەی لە چ مانگەکە زیە ئەکرێت لە مانگی ئازار واتە مانگی سێ لەگەڵ حوزەیران و تەمموز مانگی 6 و 7 زیە ئەکرێت و جۆری ئاودانەکەی لە هاوینە پێویستە 2 تا 5 ڕۆژجارێ ئاو بدرێ و لە پاییز و بەهاردا پێویستە 4 تا 6 ڕۆژجارێ ئاو بدرێ لە زستانیشە 10 بۆ 15 ڕۆژجارێ ئاودرێت. ئازیزانم هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان هیوادارم بینەرمان ببێتن هەمووان ئەبێ ئەوە بزانین کە جگە لە سوودی ئابووری بە هەبوونی سەوزای و ڕۆکەکان هەم چاوەکانمان دیمەنی جوانترە بینێ هەم تەندروستی شەژین خواتان لەگەڵ.